رابطو کارمان کرد لەسەر مەسەلەی گرێبەست لەگەڵ مەسەلەی فۆرمی دەنگدان کەەوە ئەوەش بابەتێکی گرنگە. خۆشحاڵ لەگەڵ کۆمپانیایەکی نێودەوڵەتی گرێبەست مان کردووە و زمانێکی وەرگرتووە کە بەهێشێک بۆ فەرمانە سەختەکاری تێدا ناکرێت و زمانی تەواومان وەرگرتووە. ئەوەی کە لە دوای گەڕانەوەی ناوەکانی پاڵێراوان دەست دەکرێت بەر پەسەندکردنیانەوە هەڵمەتی هەڵبژاردنە هەڵمەتی هەڵبژاردن کە وا بڕیار نزیکەی 2 هەفتە بۆ 20 ڕۆژ بێ کەەوەش داخۆناغی دەتوانم بڵم پرۆسەی هەڵبژاردننی سینەوە ئەوەی دەکەین ئینشاڵڵا پێی خوشی لە بەدەستماندایە وەکو چۆن ڕۆیشتە ئەس هیچ گرفتێگرتنی بێت لە سینەوە بتوانین هەڵبژاردنەکەین کە هەڵبژاردنێکی جیاواز بێت لەوەی عێراق. هەموو ئامادەکاریەکانمان کردووە. دەسەڵاتی گۆڕینی ڕۆژی هەڵبژاردن تەنها لە دەسەڵاتی بەڕێسەرۆکی ئەنجومەنی وەزیراندایە و قەناعەتی ئێمە وایە لەبەرەوەی کە زۆربەی کارەکان تەواو بوون وەکو باسم کە نزیکەی 175 کارەکان تەواو بوون بۆی دواخستنی و هەڵبژاردن بۆ کاتێکی تر من قەناعەتم وایە زەرەر بە پرۆسی هەڵبژاردن دەگەین چونکە ئێستا کۆمیسیۆن سەرجەم ڕێکارەکانی جێبەجێ کردووە بێ خشەیەک کە لە بەردەستی ڕۆژانە کارەکان جێبەجێ دەکات و زەمانەتی داوا کە 100% لە سین و هەڵبژاردن دەکرێت دوای پاکردنەوەی لە دوای ئیشکردنێکی زۆر باش بە سوپاس و نزیکی 8 بۆ 9 مانگ کە جیاوازی ئێمە لەگەڵ عێراق نزیکەی 208,000 دەنگدەرە یعنی کە ڕێژەیەک یەکجار زۆرە کە پاکراوەوە. ئەوەی کە لای ئێمەیە لە تۆماری سەرەتایی 3,088,652 کەس مافی دەنگدانیان هەیە. 29 قوارە و لیست بەشداری دەکەن هەڵبژاردنەکان لەم جاردا لەگەڵ هاوپەیمانەکان، 3 هاوپەیمانیە و 6 قوارەی سیاسیە کەواتە خۆی گشتی 29 قوارە و هاوپەیمانی سیاسی بەشداری دەکەن لە کێبڕکێ لە هەڵبژاردننی پۆلی پێنجەمی پەرلەمانی کوردستان سەبارەت بە